مامۆستا گیان سەلام عەلەیکم. خوای گەورە جزای خێر داتەوە، دەست خۆش بێ برای گیان. خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتان کە خۆت و هەموو مامۆستاکان تریش. بەڕاستی من وەکو خۆم باسی خۆمەکەم، هەرچەندە من سەد تەطبیقم نەکرد لەبەرەوەی ئەو کات کە سەرەتا دەستم پێ کرد لەناو ئیمتیحانە بووم، دووەم تازە خانووم تەواو کردووە و ئەچوومە ناوی. ئەوەندە ئیسفادەم لێی کردووە ئەگەر ئەڵێم ئەو کات پێش فەقەیاتی ئەمەم بکردایە کە من لە تەمەنی 20 ساڵی خوای گەورە هیدایەت میدا، دوای ئەوە 2-3 ساڵ لە دوای ئەوە بوومە فەقێ. ئەگەر ئەو کات ئەمەم بزانیایە بڕوا بکە نەک قورئان کتوبی 9 لەبەرە کرد، ئەوەندە هیمەتم بەرزووە. ئێستاش ئەو هیمەتەم هەر ماوە بە ئیزنی خوا قورئان تەواوەکەم و ئەگەر مردنی خەم پێ نەگرێ ڕۆژێ لە ڕۆژانیش یعنی ئەوەی دامناوە تا ئەو ماوەی کتوبی 9 لەبەرەکەم. ئەوەندە ئیسفادەم لێ کردووە الحەمدولله. ئەو هیمەتەم هەیە و سوپاس بۆ خوا، یعنی ئەوە ئیسفادەم لێی کردە بێ ئەوە بۆ من بەسە کە چۆن کاتێ بۆ بگرێت چۆن شت بخوێنی، هونەری فێربوونی شت خوێندن. و دووەم لە هەر هەمووی مهمتر ئەوەی ئیسفادەم لەوە کردە کات بە فیڕۆ نادەم، وەقت یعنی زۆر لام گرنگە ئێستا الحەمدولله. ئەوە ئیسفادەم لێ کرد، نازانم کە باس کامیان بکەم. و سوپاس بۆ خوا خەڵکی زۆرشم ئاگادارە کرد کە من شتێکی وام کردووە، ئەوانیش بەتەمان ئینشاءالله بەشداری بکەن پیانمە تەمانیدا. هەر لەوانە هە تقریبا ئێستا 4-5 کەسم ئین کردووە. ئەوڵدەم هەنێ فەقێ هەیە لە هەنێشون بەوانشم باس کردووە. کۆمەڵە فەقێ ئەوان ئەگەر بەشداری بکەن ئێستا سەرەتایانە زۆر ئیسفاداکەن، چونکە نازان شت لەبەر بکەن. بڕوا بکە فەقێکم بینی قسەم کرد لەگەڵیا، فەقیرە لە هەولێرەوە هاتوو بۆ فەقێیاتی، وتم چۆن شتەکان لەبەرەکەیانە، وتی وەڵڵاهی لە نوێژی بەیانیەوە دەست پێ ئەەکەم تا نیمەڕۆ 3 دەرزیوت شتی ئاوی لەگەڵ نیو پەڕە، یعنی بە نیو لاپەڕی قورئان لەبەرەکەم هەتاوەکو نوێژی نیمەڕۆ. منش هەنیشتم پێ وتم ئاوا بکە، وتی الحەمدولله ئێستا 3 دەرز 4 دەرزمەیە هەتا 6 بەیانی لە دوای نوێژەوە کە نوێژ 4:30 تقریبا تەواو بێ. الحەمدولله هەمووی تەواوەکەم، سوپاس بۆ خوا. ئەو فەزلی خوایە. اینجا پیانم و شتێکم پیان وتم بۆ وردە بەشکم ئەوانیش بەشداری بکەن. الحەمدولله زۆر وەکو خۆم، یعنی هیچ گلەیەکم لێ نییە، هیچ گلەیەوە. من کە مامۆستا ئومێدشم ئاگادارە کردووە لە مانگی دەشت کە ئەکرێتەوە بە ئیزنی خوا ئینشاءالله ئەو کاتش بەشداری یەکەمەوە، هەم بۆ ئەوەی کۆمەڵە کتاب دائەنم لەو کاتەیە لەگەڵە لەبەری کەم بە ئیزنی خوا. ئەو کاتە لەسەر قورئان نایکەم، لەسەر شترێکم، هەم بۆ ئەوەشی جایەتیش ئیسفادە بکەم ئەو تەمرینانە بە جەماعەتی بکەمەوە و چکە ئەو کاتە کاتشم زیاتر بۆ گەڕێتەوە. پێویستم بەوە نیە گوێ لە ڤیدیۆکان بگرم و شتەکان بنووسم و هەمووی بنووسیە و ئێستا پێویستێک ڤیدیۆکە ڕاگرم و شتەکان بنووسم و خوای گەورە جەزای خێرتان داتەوە یا ڕەبی. زۆر ئیسفادەم لێ کرد. خوای گەورە سەلامەتتان کە. و یەک داواکاریم هەیە ئەگەر بتوانن بۆینەکەتان دەوڵەمەندتر بێ خولی زمان، الحەمدولله من خۆم لە عەرەبی باشم، باسی فوسحاکەم، ئەوەش بکەنەوە شتێکی زۆر باشە بێەوە. هینی خەت خۆشی خەت جوانکردنە، چی پێڵێن خولی وەکو خەتاتی یان خەت جوانکردن، ئەوەشتان هەبێ زۆر شتەکەتان جوانە بێ. والحەمدولله زۆر ئیسفادەم لێ کردن، یعنی نازانم باسی کامی بکەم. لەخوا بەزیاب یعنی توانا و تااقەتم هەیە ڕۆژانە هەر زۆر بە ئاسانی بە ئیزنی خوای پەروەردگار ئەتوانم جوزئێ لەبەر بکەم. و ئینشاءالله ئەگەر هینم کرد ئاگادار دەکەم شتی ترم هەبوو، چکە نیەتم هەیە لە هەفتەیەکا کۆمەڵێ شت هەیە لەبەریکەم. ئەو کاتە ئەگەر هین کرد ئەو کاتە پێتەڵێم خاص بۆتە نێرم ئینشاءالله. خوای گەورە سەلامەتت کە، دەستان خۆش بێ مامۆستا گیان. زۆر ئیسفادەمە لێ کرد الحەمدولله. بەڕاستی زۆر دڵم تەنگە بێ کاتێ بەرەو تەواو بوونەوە، زۆر ناخۆشە بەڕاستی. خوا سەلامەت کە برای گیان، خوای گەورە سەلامەتتان کە، خوا بتان پارێزێ لە دنیا.